ئێستاوە زەنجی ئاگادارکردنەوەی لێدا دوای ئەوە دەنگیشی لێوە دێت و لە مۆبایلەکەش ئاگادار دەکات و دەڵێت کەەوە ماتۆرەکە دەستکاری کراوە. بەشی زۆری ماتۆر سوارەکان کێشەی ئەویان لەگەڵ ماتۆردا هەیە کە کاری گەیاندن دەکەن یاخود کاری ڕۆژانەی خۆیانی پێ دەکەن ماتۆرەکانیان دەبدرێت یاخود لەلایەن کەسانێکەوە لێ دەدرێت. جا ئێستا جۆرە ماتۆڕێک هاتۆتە بازار کە دەتوانیت بەو شێوازە قوفلی بکەیت و کەس ناتوانێت لێت باب دەتوانیت لەگەڵ مۆبایلەکەی خۆشت کۆنێکتی بکەی و بۆ ئەوەی لە هەر ئەگەرێک لێ ئاگدار بی. ئێستاوە زەنجی ئاگادارکردنەوەی لێدا دوای ئەوە دەنگیشی لێوە دێت و لە مۆبایلەکەش ئاگادار دەکات و دەڵێت کەەوە ماتۆرەکە دەستکاری کراوە. جام ئێستا هاتوومەتە ئەم پێشانگایە دەمێت بزانم ئەمانەت زۆرە ماتۆڕێکن بۆچیش بەکاردن ئایا بۆ کاری گەیاندن بەکاردێتن بۆەوەی شۆفێران زیاتر لێ سوودمەند بن. کاک مبینە گەبێت تێرە ئەسلااو لێ بێتن دەمێت باسی ئەو ماتۆرانم بۆ بکەیت. ئەم ماتۆرانە چ زۆرێکن ئایا ماتۆرانە بۆ کاری گەیاندن دەشێن؟ ئەوانە ماتۆرانە براندی تایلجا تا ماتۆڕەشی جیاوازە زەمووی زمان یەک ساڵی لەگەڵا. باشە جیاوازیەکەی چییە؟ جیاوازەکەی وێ تعدی سورعەیە بەجی هەیە سێ نمرە گێڕیە سیڤیتی تێدایە و سەلامەتیش تێدایە و زایدە مەتاقە شەمسیش خۆی شعان دەکاتەوە لە ڕۆیشتنێ. باشە ماتۆرانانی بە بەنزین کار ناکەن؟ هیچ بەنزین ناوێتن 150 کیلۆمەتر بە شعان دەڕواتن 50 کیلۆمەتریش تاقە شەمسی وەردەگریتن. باشە کاک مبین بە بەشێک لە ماتۆرانی کە کاری گەیاندن دەکەن یاخود ماتۆریان هەیە لەگەڵ دانانی تابلۆی ماتۆر کێشیان هەیە ئێوە ئەو ماتۆرانە پێویستیان بە چ زۆرە تابلۆیەکە؟ ئەوانە تابلوی ناوێتن لەبەرەوەی وتەبێژی هات چۆ دەڵێتن دەبێ مەچینەی 130 بیتن ئەو دە تابلۆی دەوێتن ئەو مەچینەی 430 و مەلەفەکەی 2000 کێشەی نییە. باشەمانە لە ڕۆیشتندا خێران کاریان پێ دەکرێت داواکو چەند کیلۆمەتر دەڕۆن؟ 80 کیلۆمەتری سیارەی دەڕواتن. ئەمە بەهێزەکەیان؟ بەڵێ. باش ئەمە بۆ تابلۆ ناکرێن لەبەر چۆ کارێکە؟ لەبەرەوەی سورحەتەکی وایە ئیسای پاسکرد شعین لۆ دەکرێت سکۆتەر لەسەر جادەیە و هەڵە. باش ئەمانە نرخیان زۆرە کاک مبین؟ لە 900,000 دەست پێ دەکات تا ملیۆنە و 700,000 بەس بڕاندە ینی بڕاندەکی عالەمیە ماتۆڕێکی هەڵکەزایی بازاڕی نییە. ئێوە زەمانەکانی جدە؟ زمانی یەک ساڵی لەگەڵە لە بەهەم پارچەکانی. بەهەم پارچەکانی. باشە پێم بڵێ ماتۆر لە ئێستادا هۆکارێکی سەرەکیە بۆ بەشێکی زۆری خەڵک. ئێوە با بڵێن دەبێتە بارسوچی بۆ کەسانێک کە کاری گەیاندنی پێ بکەن؟ ئەتیکو بزەبە دوای ئەوە دۆستی ژینگەشە ژینگەی بە سەوزایی دێڵتەوە و زائیدەن کەم مەسرەفە بەنزین ناوێ ڕوونی ناوێ ئاوی ناوێتن. بەشێکی زۆر لەو کەسانێک کە ئۆتۆمبیلیان شەحن دەکردو لە ماوە ڕابردوو باسییانەوە دەکرد دەوێت لە مۆدە دوو پارە بدەن. ئایا ئەم ماتۆڕ شەحنکردنەوە شەروایە؟ نا نەخێریشتوانە سێ ئەمپێر کارەبای دەوێتن یعنی ئەگەر لە بۆیە کە ئەم ڕۆژی لە شعاندانە کە پێویست ناکەم ڕۆژی لە شعاندانی ئەگە زۆر زوو دلیڤەری پێ بکەی 3 ڕۆژارێک تاین لە شعاندانی لە بۆیە کە چێگە هەموو ڕۆژێ لە شعاندانێتن ئەو زەمانجە تقریباً 15,000 دێتەوە. زۆر باشە کاک ببین دەست خۆش بێت سپاس دەکەم. ئەمە قسەی خاوەنیەم پێشانگایە کە و باسەوە دەکاتن ئەم ماتۆرانە پێویستیان بە 3 ئەمپێر کارەبایە بۆ شەحنکردنەوەیان بۆ ئەوەی ئەگەر ڕۆژانە کەسێک کاری گەیاندنی خۆی پێ بکات بە خۆشی باسی کرد کە لە هاتوچۆ پێیان گوتراوە هەر ماتۆڕێک لە هێزی بزۆنەرەکەی لە 130 کەمتر بێت ئەو پێویست بە تابلۆ ناکات و حسابی سکۆتەر یاخود پاسکیلی بۆ دەکرێتن لەسەر شەقام.